ئەزان دووبارە سڵاوتان لێبێ هەمیشە دەوترێت کە ئەرک و بەرپرسیارەتی پەروەردە زۆر گەورەیە و ڕۆڵی هەیە لە بنیادنانی کۆمەلگایەک و داهاتوویدا و هەچ بارودۆخێک کە لە کۆمەلگادا ڕوودەدا هەمیشە دەچینەوە سەر ئەو چەمکە گەورەیە کە ئایا بەڕاستی پەروەردە چ ڕۆڵێک دەبینێت و دەتوانێت چنەوەیەک پێشکەش بە داهاتوو بکە و چ نەتەوەیەک بنیاد بنێ. ئەمڕۆ بە میوانداری دکتۆر شرام مستەفا ڕاهێنەری پەروەردەیی باس لەوە دەکەین کە ڕۆڵی پەروەردە چییە. دکتۆر بەخێربەی سپاس بۆ ئامادەبوون لە پەیامی ڕۆژ. دکتۆر لە ئێستادا ڕەوشی پەروەردە چۆن دەبینی لە کوردستاندا؟ دەستان خۆشی وڵای ڕەوشی پەروەردە مەسەن تەسەوەرەکەم هەر قسەیە بکرێ قسەیەکی ئیزافە نییە، قسەکان هەمووی دووبارەن، بەڵام بۆ مەسەلەی بینینی ڕەوشی پەروەردە ئەمە مانای ئەوە نییە کە من ڕەشبینم، یعنی من بە هیچ باشی نابینم و تا ئەم دەقەیە گەشتبین نیم. مەسەلەکە ئەوەیە شتەکان هەمووی بوونەتە ڕووکەش، هەمووی بوونەتە ڕواڵەت، بۆ نمونە ئەوەی کە ئەوترێ لە دڵەوە ناوترێ، ئەوەی کە ئەوتێ تەنها لە زارەوە ئێتە دەرەوە و هیچ کاریگەریەک ناگات بە خۆی بە چواردەورەکەی. مەسەلەی پەروەردە مەسەلەیەکی زۆر گرنگە، یعنی هەموو نەتەوەی هەموو گەلەیەک چ پێشکەوت و چ ناپێشکەوت و چ بچوو چی گەورە لە پەروەردەوە خۆیان بنیاد ناوە، بەڵام بەداخۆ مەسەلەی پەروەردە بۆتە مەسەلەیەکی زۆر کاڵ و کرژ، مەسەلەیەکی زۆر و کەشیانە، مەسەلەیەکەوە تەنها بۆ بەژەوەندی خودی نەفەرەکە خۆی بەکار ئێنرێ. بۆ من ئەوەی کە من زۆر تێبینیم هەیە لەسەری و کە زۆر بەجددی لە دڵەوە خەفەتیشی پێ خۆم مەسەلەی سۆشیال میدیایە لە مەسەلەی پەروەردەیە، يعني بجدي مسألة السوشيال ميديا زوزة پروردەی بەرەودوا برد، يعني کۆمەڵێکیش دەگرێت لە قوتابخانەکانە هەمووی بووە منافەسەیەکی نا ئەکادمیانەی نا پەروەردەیانە، تەنها بۆ ئەوەی کە مەسەن خۆ پیشاندان خۆ عەرزکردن، ئەمەش هەموو کاریگەری هەیە لەسەر بواری پەروەردە، يعني ئەوەی کە تێبینی ئەکرێت لەلایەن کەسانی شارەزاوە پەروەردە کارەکەی خۆی لەدەستیاوە، يعني کارەکەی خۆی کە بریتە لە پەروەردەکردن، ئەمە ون بووە، يعني خۆی معنا سەریکەکە ئەمەیە، ئەمە ون بووە، ئەمە خۆی شاردوێتەوە، تر نازانین لەکوێ خۆی شاردوێتەوە بێ. بەڵێ دکتۆر هەموو شتێک لە جیهانە تعریفێکیە، پێناسەیەکیە، دڵیان پەروەردەش بۆ خۆی پێناسەیەکیە و چەندین پێناسەر هەڵەگرێ. ڕەنگە پرسیارەکەم تۆزێت تون بێ، ئەرێ پەروەردەمان هەر ناڵێم هەیەیان ماوە وەزەمان وەڵای من ئەڵێم نەماوە نەوەڵا ناڵا پەروەردە کام ئەگەر مابێ ئەمە حاڵی ئەم جیلە تازەیە نییە، ئەمە حاڵی جیلێک نییە کە مەسەن هەر لە تەمەنی 6 ساڵ دەست پێ بکە تا ئەگاتە جامعە. نەوەڵا ئەگەر بە مناڵێ ئێتە ئەمە ئازانیشی کۆمەڵەشە دەیە بێ بجاسە بە ئەو بە ناوەڵانی بێتەوە، ناکرێت بڵێ طەبعاً ئازام چی ئەگەر وا بکەین ئەمە نەخێر نەوەڵا نەماوە، ئەگەر ماوەیەکی تر وا بڕوە ئەسەن نییە هەر کەسێکە دەست ناکەوێت کە مەسەن ببێتە بەرپرسایەتێک وەرگرێ ئەم وڵاتە بەڕێوە بەرێت، تۆ سەری قوتابخانەکان بە سەرینەوەی تازە بکە، بزانە ئایا عەقلیان لە چه ئاستێکە، یعنی من مەبەستم ئەوە نییە کە مەسەن لە جیلی نوێ قوربانین خۆگلەیەکە تەمان ئەوان زیاتر قوربانین بە دەرەجەیەک دایک و باوک زۆر تاوانبارە لەم مەسەلەیە، یعنی تا دایک و باوک ئازانێ هەموو شتێکی بۆ ڕۆڵەکی کردووە، وام کردووە ژووی تایبەتیم بۆ جا کردوێتەوە، ئیتر عایباتم بۆ کڕیوە، وەڵا بابە من تۆ مەڕ بەخێوەکە یا مناڵ بەخێوەکە، ئەمە چییە، من کەلوێشک بەخێوەکە، من مەڕ بەخێوەکەی، تۆ نابێ مەسەن بەجددی هەر کەسێ بێ پتەو بێ لە ڕووی عەقلیەوە، لە ڕووی جسمیەوە، لە ڕووی نازانچیەوە، ئەبێ بە کۆمەڵی ناڕەحەتیا بڕوایە، تۆ کە تۆ ناهێڵی ئەم مناڵەت خۆری بەرکەوێت پێستی ئەڵێ پێستی نازانم ئاوایەکی لێ بکە خوێنێتە دەرەوە، تۆ ئەمە چیت پەروەردە کردووە، ئەمە بەشەرەت بەخێو کردووە یان چوزانم کەلوێشک و مەڕ بەخێو کردووە، نهار بەجددی یعنی قسەکان هەر بە شێوەیەکی خۆی بیگەێنین، تر ناک فەلسەفە لێدان و ئەملا ئەولا بردن و ئێمە قسە بۆ خەڵکەکەین، خەڵکی گشتی، یعنی ئەبێ وەکو خەڵک قسە بکەین، تر پێویست ناکات بێم بڵێم بەڵا فڵانە فەیلسوف فڵان نازانم چی و واقعی ئێمە ئێستا هەر بەجددی، یعنی ئێمە گەر بە باسی قسەی زوو و فەلسەفە لێدان بکەین بڵێن سۆقڕات و ئەفلااتون ئەرسطۆ بیان هێنێ سەرم کۆمەلگایە تێناگەن، قسەیان پێ نامێنێ. ئەمەمان تەواوە مەسەن ئێمە ئەبێ بە زمانی ئەمڕۆ قسە بکەین، بزانین نەخۆشی کۆمەڵگەکەی خۆمان چییە، نەخۆشی کۆمەڵگەکەی خۆمان ئەوەیە بەجددی ئەبێ چارەسەر بکرێ، مەسەلەی ڕووکەشی و ڕواڵەتی و خۆپیشاندان ئەمە چارەسەر بکرێ، ئەمەش ئیشی پەروەردەیە، ئیشی لەلایەنی پەیوەندیدارە، ئیشی وەزارەتە، هەر ئەوە نییە بەجددی خەریکی ئیمزاکردنی کتاب و کتابکاریش بێ، یعنی بەجددی ئیشی هەموو وەزیرەکان هەموو وەزیرە یەک دوایەکان ئەوە نییە تۆ لە ژوورێکاوی بەس خەریکی دەرکردنی فەرمانی وەزای و ئیمزاکردنی تۆ بەیانی تا ئێوارە جای وایە، ینی وەزیر لە شەوی شاخەیەکی ئیمزاکردنی کتابە نووسراوە، بەجددی ئەمە ئیشی وەزیر نییە، ئیشی وەزیر ئەبێ بە فکرەوە مەشغوڵ بێ، نەوەکو بەیانی تا ئێوارە خەریکی ئیمزاکردن بێ، هەر ئاو بەو شێوە هەموو کەسێک پێیەکرێ، ئەبێ خەریکی فکرە دانانە، فکرە دروستکردن بیرکردنەوە لەم کۆمەڵگایە لە پەروەردە لە مەکتەبەکان چی بکەین کە ئەم نەخۆشیە لا ببرێ، یعنی بەجددی من پێش چەندین
ساڵ ئەم بیرۆکەی هاتوو بێمەشک ئەم قسەیان بۆ خۆم کردووە یعنی بەجددی کەسێک بۆ نایاتە بجواب ئەم هەموو ڕسمگرتن و بڵاوکردن و ینی کلیان مەسن پەرداخێک کەوتووە پەرداخێکەوە ئەیکەوە ناو تەپەنتەنەکەی زبڵەوە سەلفێک پاکردنەوە ژینگەکە با بە ژینگە چیت پاکردەوە باوێک کەوتووە هەڵت گرتووە ئەتر ئەم خۆ عەرزکردن و پیشاندانی بۆ چییە یان بەجددی ئەمە ئامانجەکە لەوە نییە من بمێ ژینگەکە پاکەمەوە ئامانجەکە لەوێ بە تۆ بڵێ مەها منەوەم کردووە تەنها ئەو پەرداخە هەڵگیراوە لەوانەیە لە دەروی ئەو چواردەوری ڕسمەکە گیراوە 100 پەرداخەکە لە یاکەوت بێ هەڵ نەگیراوە بەس ئەوە هەڵگیراوە بەس ئەوە هەڵگیراوە جا مەسەن ئەگەر ئێمە وەزئی پەروەردە ئەوە بێکە لە سۆشال میدیا پیشانە درێتە وەڵی لە ئەمریکا و یابان و نازانم پێشکەوتوترین ئایتە بێ ئێمە بەس بەرنامە بکەین بڵین سپاس گوزاری بڵێن الحەمدولله وڵاتەکەمان گەیشتە لوتکە و پێویستمان بێ چیتر نەماوە نەوەڵا وەزی پەروەردە هیچ باش نییە وەزی مەکتەبەکان هیچ باش نییە هەر بەم بۆ نێوە مێ خۆشم هەر سواری لە خۆم بکەم بڵێم مەسەلەی ئەم بریتیش کاونسڵ و نازام چی و ئەمانی کە هەن ئەمە زیاتر قوڵی کردووە بەسەر پەروەردەیە لەوانەیە ئێستا هەنێک کەس کە لەم بوارەیە ئیشەکان بڵێن ئەوە کورە لە خۆی قسەکات و نازانێت و نازام چی و ئێمە هەدەفەکەمان ئەوەیە بۆی پەروەردە بەرەو پێشەوە بەرین بۆی مەکتەبەکان بەرەو پێشەوە بەرین و تەبەن ئەدەفی کردنی هەر شتێک هەدەفەکەی ئەوەیە لەوانەیە بەڵام تۆ ئایا ئەوە ئەکرێ ئەوە ئەپێکرێ ینی یەکێکی تر لە هۆکارەکانی مەژغولکردنی مەکتەبەکان کە دوورکەونەوە لە ئیشە سەرەکیەکەی خۆیان کە پەروەردە و فێرکردنە ئەم بریتیش کاونسڵەیە تەنها خەریکی ڕۆتینیات و کۆبوونەوەن بۆ گرتنی ڕسم و بڵاوکردنەوە و کۆمەڵێکردنی سیمیناری ناپێویست ینی بەڵێ هەر لە سەنگی ئەو قسانی کە ئێستا بەڕێستان ئاماژەتان بێ حەزەکەم ئەو بپرسم ئەرک و بەرپرسیارەتی پەروەردە لەسەر کێیە کێ دەبێت پەروەردە سازی بکات لە کۆمەلگاکاندا وڵای پەروەردە ئەرکی سەشانی هەمووانە ئێستا باست لە قوتابخانە کرد کە ئەبێ ڕۆڵێکی گرنگی هەبێت کە بەداخەوە سابینین هەر ئەو ڕۆڵە نەگنەماوە عینی نەک کاڵبۆتەوە هەر نەشماوە نەوەڵا نەماوە ئەرکی مەسەنەگەمە تەنها باسی پەروەردە بکەین پەروەردەی باڵێ وەزارەتی پەروەردە مەکتەبەکان ئەمە ئەرکێکی زۆر قورسە یان ئەبێ هەمومان پێ هەڵسن چ مامۆساکان ئەوانەی لە سنووری وەزارەتە ئیژەکان لە سنووری مەکتەبەکانە ئیژەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەرکی پەروەردە ئەرکی هەمووانە هەر لە دایکە لە باوکەوە لە برا لە خوشک لە ئەوانەی لە ناوبازار ئیژەکان ئەرکی هەمووانە ئەرکی چینێکی دیاریکراو نییە بەڵام بەجددی وەزارەتی پەروەردە ینی بە دەرەجە یەک ڕۆلی وەزارەتە کە ئەو ڕۆتینیاتانە لاوە لە قوتابخانەکانە ینی ئیشی سەرەکی بگەڕێتەوە بۆ فێرکردن و پەروەردە زایدن فێرکردن ینی ڕۆڵەکەی لا نەدا بە کۆمەڵی ڕۆتینیاتەوە بە کۆمەڵی چوزانم ئەم لە ئەولاوە بە کۆمەڵی ینی بەجددی من ئەزانی لە مەکتەبەکانە دڵم بە چیە سووتەیە هەر بەجددی ینی ئەو هەموو وەرەقەیە سەرفەکەی ئەو هەموو ئەیفۆرە سەرفەکەی لە پێناوی هیچ چایە خب بە هەر بەجددی ئەوەش پارەیە ئەو هەموو ئەیفۆرە لە پێناوی هیچ چایە چەند دارستان ببڕێتەوە هەر بەجددی ینی تۆ بچۆ هەر ئەزانی سەرچێمیەیە گوەرگە بزانە چەند ئەیفۆرە سەرفەکەی لە مەکتەبەکانە هەر لە پێناوی هیچیشە هەر وەرەقەی و پرینت دەکرێت و فرادرێت و نازام چی ئەم لەوە لە بپێنەی کۆمەڵەشتا هەموو ساڵی دووبارەکرێتەوە خۆزە سوودی هەبووە کێشە نییە من ئەم ساڵ سوودم بینیوە بە مامۆسای دوای من تەلەبەی دوای من سوود بینێ بەڵام هەر ئەوەیە و بازنەیەکە ئەسوڕێتەوە و دەی هیچ نەدەچوونەیەکە نە ئەتەقێتەوە نە نازام چی حیج هەر ئەوەیە ینی کۆمەڵەشت هەیە ینی زۆر چارەسەرکردنیان ئاسانە ینی چارەسەرکردنەکە چۆن ئاسانە بوون من وەکو وتم ڕۆڵی لایەنی پەیوەندیداری دەربارەی وەزارەت ئەوە نییە تەنها خەریکی ئیمزاکردنی کتاب بن و خەریکی نەقلکردنی ئەم مامۆسا ئەو مامۆسا و ئەم نازانی چی بن خەڵک ئیشی ئەوان ئیشی فکرەدانانە بیرکردنەوەیە بەداخەوە بیرکردنەوە نەماوە لە کۆمەڵگای ئەمەیە بۆیە کێشەکە ئەوەیە دکتۆر من ئەوێ سەرنجی بەڕێز لەسەرم بابەتە بزانم زۆر دوور ناڕۆم هەر نمونەی هەیەنەوە جیلی خۆمان نەوەتەکان لە ماڵەوە چاودێرێکی زۆر چڕمان لەسەر بوو لە تەنانەت لە ئەسلوبی دانیشتن لەسەر سفرەوە بیگرە تاوەکو چۆنیەتی ڕاکشان و خەوتنیش ئەچوینە قوتابخانە زۆر بەڕاستی پەروەردە زۆر کاریگەری لەسەر بوو لە قوتابخانە هاتینە دەرەوە ئەچوینە مزگەوت لەوێژ دیسانەوە پەروەردەکرێن لەوێژە هاتینە دەرەوە کۆمەڵێک پیاوی بە ساڵاچوو بە تەمەنە و دیساوانی ژوەجبەیەکی تر پەروەردەیانە کردین بەو چوار مەرحەلەوەی هێشتا بێستە شەو ڕەنگە هەر کامڵ نەبین و پێویستمان بە پەروەردە بێ ئەی مناڵێکی ئەم سەردەمە دایک و باوک لێی ناپرسێتەوە وەزعی قوتابخانەوە باست کرد بە تەمەنەکان نەمان دەرگای مزگەوتەکانیشان داخست کەواتە پەروەردە ئەوەی هیچ پەروەردەکە نەماوە چی چاوەڕێمانە وەڵای من خۆشم ئەمێ نازانم من خۆشم حەزەکەم خۆشم سوال بکەم تو ئەگە سەری هەر چینەیەکەی هەر شوێنەکەی کۆمەڵی یاسای بۆ خۆی داناوە هاڵێکان ئەمە بکەی ئەوانەکەی وا بەڵام من هیچ یاسایەک لە وەزارەتی پەروەردەیان نابینم دەربارەی بۆ نمونە ئەو چیلی کە پەروەردەیەکرێ یعنی هیچ شتێک یعنی بەجددی ئەمە وەکو جەنابەت وتت لە سەرەتایە
قوربانی یەکەمی ئەم نظامە تەلەبەکان خۆیانن یعنی قوتابیەکان خۆیانن یعنی تۆ بەجددی ئەچیتە هەر بەشێ یعنی حەچیتە هەر بچووکترین شوێن کۆمەڵە یاسا هەیە ئەگە تۆ لا بێ ئەمەت بەرامبەرەکرێ بەڵام لە مەکتەبە هیچ یاسایەک نییە یعنی حەزاکە تەلەبە چوزام ئەنواع هەسوکۆتی نەشیاو بکە ئەڕوا نازام چی بکە هەر ئەوترێ قەینا وا بکە نازام پەروە ئەمە بکە با نەشکێ نەکاکە شکاندنی تاک ئەوەیە تۆ بە تەواوەتی سنوورەکانی بۆ بەرەڵا بکەیت تۆ بەم شێوەیە تاکی ئینسان تێگەشکێنی تۆ ئەم کاتت لە کۆتاییە ئەو کاتە ئەو تاکە هەست بەخۆیەکە چ کەسێکی نەرم دەرچووە چ کەسێکی لاواز و داما و لە ڕووی جسمی و عەقلیشەوە چ کەسێکی لاواز دەرچووە ئەی تۆ ئەو کاتە تۆ بەجددی ئەماناکە بیر بکەنەوە دوژمنی سەرسەختی ئەو نەوەیان کە ئێستا هەری ئەمە تەلەبەکان هەر من زۆر بەزین پیانایەتەوە یعنی بەجددی تەربەی وایە لەوانەیە نازانم هەر کۆمەڵی قسەیە ناکرێت لە یاباس بکرێ لانەیە خۆی بەتەنیا شەوان ناتوانێت بچێتە دەرەوە لەوانەیە تەمەنیشی گەیشتە 18 ساڵ بەجددی 18 ساڵ جاران شەڕی عێراق و ئێران کرد وانە هەر بەجددی هەر شتەکان زۆر گۆڕاون هی ئەوەش نییە بڵێ وەڵا زەمانەوە نازانام چی ئەم لاولان نەخێر هی پەروەردەکەیە احتیمال بە نەفسیان پێنەدراوە هەستی بە پرسیارەتیان لا دروست نەبووە خۆی ئێمە یەکێک لە دوژمەکانی وەزارەتی پەروەردەوەی ئەڵێن وەڵا با ئەو تاکەی بڕوای بەخۆی هەبێ متمانی بەخۆی هەبێت تۆ بەم شێوەیە متمانت لەو تاکات هەر متمانی بەخۆی نەماوە هەر متمانی تۆ معقولە تۆ تەلەبێ محاسبة كي يحسب لي والله أم تاجر والله تيشكا داما أبو أنت والله ما دام تو بمحاسبة كرني بقصة كرنيك بلي أريد تو بواتك أما توم أو تاكد تيك أشكي وبروي بخوينا مني قاتل لا بيش بروي بخوينا ما هو لما حاسبة أتوي بلي لا سيستمي برود لأنه وقتها بخانة كان دستي مع مستحكان وانده برتس كراوته والناس نور كان كم كراونه تو كتناند ناتواني كوملك ركاب ناتوانیا مەژگاریش بیل هەر بەجددیە شتەکان ئیتر نازانم ئەمە بە بەرنامە ڕێژی ئەکرێ ئەمە هەر خۆی لە نازایی ناکرێ ئەمە کۆمەڵە شتێ لە نازایی ناکرێت لەوانەیە ئامانجێکی باشی لە پشتەوە بێ وڵای ئەمە هەدەفمان ئەوەیە بەڵام خۆشەکانیزمی جێبەجێکردن بەڵێ بەڵام شەر نێتەوە شتێکت وت بڵێت من ئاماجی من لەکردنی ئەمیشەیە شتێکی باشە ئەم شتە باش دەربچێ یان ئەوە تا لە نازایی ناکرێت یان ئەوە تا بە ئەنقەز ئەکرێت يعني أمش تعرف بيا سر بكرين بحقاد بيا بياداتني بيا بكري إشي وزارتي برودهر أولنيا شاف كردني منهج وشو زام در كردني كتاب ونقل كردني أو ما وصف شرب بروبراتي كان يعني حموي بروبراتي كان بس خليك نقل كردني ما وصاني كاتي إشي وزارتي برودة بس خليك داناني ما وصل نقل كن كاتي أي برودة كلك لك وياه يعني خوي إيش سريك كأمية يعني بله كم ما ورده اینجا فکر کرد. كم مثلا نقل كردن ونظام شو ترتيبات كتاب كريم أمانة بشكل ده وزارة بلام أما بوته هم وزارة بلام أوي جاي داخل فكر نماوا بيكردنوا نماوا أما يكفي شكل. دكتور ئێمەی کوردەوە ئێمەی گەلی کوور ئێمەی کەسانی کوور بەڕاستی کۆمەڵێک بەها و ئەخلاقیات و تانز ئاینێکی جوانیشمان هەبووە کە چەندین شتی جوانمانتیایە ناو کۆمەڵگەی خۆمانە بەڵام ئەمانە بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە نەماوە یعنی بۆ نمونە منهەجی سویدیان بۆ هێناین بۆ قوتابخانەکان بۆی جێبەجێکین ئایا بەڕاستی هێنانی ئەم جۆرە لەم قوتابخانانە ئەم جۆرە لەم سیستەم و پەروەردی وڵاتانی تر کە دەهێنن بۆ ئەم کۆمەڵگایانی ئێمە بەڕاستی نامۆنیە بە کولتور و بەڕەسەنایەتی ئێمە والله بەتێکی تو هەر هینێک نەتەوەیەکە بێ گەری کولتوری خۆی من ناڵێم کولتورە خراپەکانە من پێم خۆشە با کولتورە خراپەکان لە بنا دەربێنین مثلا خۆی هەردینێکیش هاتووە دژی کولتورە خراپەکان هاتووە ئێمە قەتین لەگەڵ کولتوری خراپانین بەڵام تۆ نظامێکی هێنی منهەجێکی هێنی لە دەرەوەی وڵاتەوە بۆ وڵاتەکەی خۆت ئێوەرە بیگونجێنە وەرە چۆن هەروەرە ئایا قوتابخانەکانی تۆ بنە قوتابخانەکانی ئەوان ئایا مێشکی تەلەبەکانی تۆ بنە مێشکی تەلەبەکانی ئەوان کولتوری ئێمە بێتە کولتوری ئەوان هەمووی جیاوازە هەمووی نایە دایک و باوکی ئێمە مەسەن دایک و باوکی تەلەبێکە بێتە دایک و باوکی تەلەبێکی ئەوان کاتە شتەکان هەمویان جیاوازن وەکو بتم دووبارە شتەکان هەموو ئەچێتەوە بۆ ئەوەی کە شتەکان ئەکرێ بێبیرکردنەوە یعنی بە بێبیرکردنەوە فکر مردووە لە وڵاتی ئێمەیە بەتایبەتی لە وەزارەتی پەروەردەیە فکر مردووە دکتۆر کە تەجروبەیەکە کرێ و سەر ناگرێ وەکوواکانت ینی منهەجی سویدی بۆ قوتابخانەیەکی بانگڵینی کە بارانێتە خوارەوەی منهج و کارەبا ئینتەرنێتی لێ نییە ساڵێکەمەکرا 200 تەجروبەکان بۆ ناگۆڕێ بۆ ئەو فکرە یانە بێت چی بکەنەوە فکرەیتە زیینوو بێتەوە کێ بێ و فکرە زیینوو کاتەوە وڵای هەر وەزارەتی پەروەردە چون من ناتوانم
من مامۆسایەکەم شوێنم لە مەکتەبێکا لە دەوامەکەم دەسەڵاتی من نییە هیچیشم پێ ناکرێت چمە پۆلەکەەوە دەست خۆم بەڵام ئەوە تەنها ئیشی وەزارەتە وەزارە دەزانێت بارودۆخی پەروەردە بەو شێوەیە بەڕای ئێوە وڵایت ئەگەر نەزانێ عیبە هەر بەجددی عیبە عیب و شوورەی چۆن من ئەبێ بزانم وەزارت ئەسان من ئەبێ من نەزانم هەر بەجددی ئەبێ من نەزانم ئەو وەزاراتێکە ئەم هەموو مامۆسایی لەژێر دەسایە ئەم هەموو مەکتەبانە ئەبە مەسنترەوە لووتکەی هەرامەکەی ئەی چۆن ئەبێ نەزانێ ئێکەواتە ئەگەر نەزانێمە عیبێەوە بێ بە دوواداچوونی پیا بگرێ ئەبێ بزانێ ئەگەر نەشزانێ هۆکارەکەی من بۆ ئەوە گەڕێمەوەکە مەسەنەن ئەوانەی کە بەرپرسن هەر لە ژوورێکا دانیشتن و بەس خەریکی ئیمزاکردنی کتابن من زۆر جارێم ئەگەر من وەزیر بم بە حیاتم یەک کتاب ئیمزا ناکەم بەس نەفرێک دانم جێگری وەزیر یا هەر بەس خەریکی ئیمزاکردنی کتابەکان بێ بەجددی ئەوە ئیشی وەزیر نییە ئەبێ ئیشی وەزیرێکی مەیدانی بە بەردەوام لە مەکتەب و لە شوێنەکان و خەریکی بیرکردنەوە و لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزا و کۆکردنەوەی فکرە و چی بکەین چی نەکەین ئەم نظام بگۆڕین چی بکەین یان بەلایانی کەمەگە نەیگۆڕین چی چۆن بەرەو باشتی بکەین هەر بەجددی من زۆر جار کە خۆم سەردانی وەزارەتم کردووە بۆ ئیشێگا نازانم چی وتوانێت مەسەن جەنابی وەزیر لە ژوورەوەی خەریکی ئیمزاکردنی کتێب و کتابەکەی منیان هێناوەتە دەرەوە هەر بەجددی بێم کردووە یعنی ئیشی وەزیر تەنها ئەوەیە کە ئەوە کتاب ئەی باشەوە هەر بەجددی هەیە وەڵای داماوەڕ فێوەکەی ئێتەوە کاتە بێ هەیکەلەکە بگۆڕین ئیشی وەزارت بگۆڕین یعنی کە تۆ مەسەن ئەم بەرپرسانە وانی بەرپرسی بەبەردەکە خەریک بن بە فکرەکانەوە ئەبێ گۆڕانکاری ڕوو بدا کاتە بۆیە گۆڕانکاری ڕوو نایە کاتە هەر خەریکی ئەم کۆمەڵەشتە ڕۆتینیاتانی دکتۆر ئێستا پەروتەسازی بووە بە جۆرێک بازرگانی لە کوردستان چەندین ناوەند و لایەن و کەسانێک هەن کە بەنای پەروەردەوە کارەکان علەساس کارەکان لەسەر پەروەردە ئایا بەڕاستی ئەمانیش نانتوانین ڕۆڵێکیان هەبێ توانیوانە بۆن مەشتێک پێشکەشکەم بە کۆمەلگا دەبینین لە هاوینانە کۆمەڵک خولەکرێتەوە چەندین کەنسیانە سەرخەت لە تەلەڤیزیۆنەکانەوە دەبین کەسانێک خۆیان بەخەم خۆری پەروەردە دەزان و قسە لەسەر بابەتی پەروەردەی ئەەکەن من بەش بە حاڵی خۆم ئەڵێم دائیمەن ئەبێ گۆڕانکاری لەلایەنی حکومیەوە دەربچێت کاتە ئۆرکی ئەوان نیە من قەتعی ناڵێم هەر گۆڕانکاریەکە لە بەشی حکومیەوە دەرنەچێت قەتعی هەلی ناتوانێت ئەو هینە بکات من خۆم دائما لەگەڵ شتی حکومیام یعنی ئەبێ گۆڕانکاری بچنیەکان لەلایەن کەرتە حکومیەکانەوە دەربچن هەمیشە اینجا دەوزە بکرێت بۆ کەرتە ئەهلیەکانیش ینی من لەگەڵ ئەوەیان نیم مەسەن کە تۆ پەروەردەی حکومیت سەقەت بوو قەتعی ئەهلیەکە ناتوانێت جێگرەوەی بێت حچەنە مۆدرن بێ حچنە پێشکەوت بێ حەزەکان مامۆسات لە هەسارێکی ترەوە بۆ هێنابێ قەتعی نابێتە جێگرەوی حکومی کە حکومیەکە خراپ بوو تاوانی کۆمەلگا خراپە من خۆم لەگەڵ ئەو بیر و باوەڕەیە دکتۆر جاران کە زۆربەی دایکان و باوکان لە ڕووی با بڵێن بە فۆرمی خوێنەواری ئەکادیمی نەبوون بەڵام بەلایانی کەمیان توانی مناڵانیان پەروەردە بکەن کە فێریشیانەکەن پۆ پەروەردەیان بکەن ئێستا دایکان و باوکان زۆربیان خوێنەوارن هیچ فێریشان ناکەن ینی ئەی بۆ پەروەردەیان ناکەن بەڕاستیانی تۆزەگە قسەت لەسەر خۆمان ئێمە خوێنەوە لانی خۆشمان پەروەردەن پەروەردەمان گرفتەکە لەوەی خۆشمان ئەی چی ناکەم منێکی دایک و بیامێکی باوکەکە پەروەردەکرا بم یان پەروەردە بزانم پەروەردەم وەرگرتوێ هەر بەجددی مناڵێکی 14 ساڵ 10 ساڵ 9 ساڵ چوزانم ژوێکی بۆ جیا ناکەمەوە و تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و موبایلێکی ئاخرمی زاتیە هێدێ وەڵی بە قورآن منیش بم لەو تەمەنەیە نازانم هەر بەجددی ئەمەیە دێکاتەوە تۆ گەر شتێکی وات کرد ئەمە نازانین کاتە هێشتا لەمانای پەروەردە نەگەژنوانە پەروەردەواتێک گەیشت بین کەم بەو خەیوکردی مناڵەکان بەم شێوەیە ناکاتە پەروەردە شتێکی ترە زانی پەروەردە زۆر قورسیتی ئەەکەیە پەروەردە ئیتر تند و تۆڵکردنی ئەو نەفرەیە من دایمە ڕێم لەلایەن جەسەتی و عەقلیشەوە ینی پەروەردە هەردووشیانە چۆن تۆ ڕاضەکەی بۆی جسمت تند تۆڵ بێ عەزەتی جسم دەی نازانم ڕاضەکەی چیەکەی ئێم عەقڵەش پێویستی بەوەیە هەنێجار عەزەتی بدێ بۆی تند و تۆڵ بێ بۆی بەرگی ناڕەحەتیەکانی ژیان من قسەیەکم بۆ دایک و باوکان هەمیشە هەیە ئەڵێم بەجددی مناڵ بۆ خۆتان پەروەردە مەکەن یعنی تۆ ڕۆژی 100 جار بە قوربان و بە ساقی ئەبەی تۆ بە قوربان و بە ساقی ئەبەی خۆ کەسێکی بێگانە وەڵا نیو جایش بە قوربانی نابێ واتە تۆ بێ مناڵ بۆ خۆت پەروەردە نەکەی مناڵ بۆ ئەو سەرجادەیە پەروەردە بکەی وەی ئەگەر کەوت مەسەن سیر نەکا وەی کەسێکی بێگان هەڵی سێنێتەوە وڵا کەسی بێگان هەڵی ناسێنێتەوە تۆ لە ماڵەوە ئەکەوێ وا پەلامەرەی خەیکە خۆشت بکەوی هەڵی ئەسێنیتەوە ئێمە کەی پەروەردەیە کاتەوە دڵسۆزنی نییە بۆنەوەکانمان داماویە دڵسۆزی چی شتێکی نە وەڵامە ئەبێت تۆ پەروەردە بۆ ئەو جەنگەڵستانە پەروەردە بکەی مناڵکە ئێستا جەنگەڵستانە تەواو دنیای مۆدرن و نازانم چی وەڵا هیچ فەرقی نییە لەگەڵ ئەمەزۆنە لەگەڵ داسانەکانی ئەمەزۆنە دنیای ئەمڕۆ
ئەوەڵ ئەگەر داماوی ئەگەر بێزمان بی ئەگەر نتوانانی خۆ هەڵسەینەوە چۆن درڕندەکان پەلاماری حیوانەگەیان ئاوا پەلامارەدی من ئاوایە بینم لە ئەمڕۆیە لە هەموو بارەکانە زۆر ڕاست بەداخەوە پێویستە چی بکرێت بەڕستان فەرمووتان کە ئەرک و بەرپرسیارەتی هەر تاکێکە کە ینی لە کۆمەلگادا ئەرکێکی هەیە سەبارەت بە پەروەردە لەوەی کە من ڕۆڵم هەبێ لە پێگەیاندنینەوەیەک لە پەروەردەی ئەو کەسانی کە لە ئەو کۆمەلگایە ئەژین ئەرکەکە ئەوەیە کە پەروەردە بگۆڕین ئەگەکە ئەوەیە کە بتوانین بڕوا بەخۆ بوون لەو تاکەیا بچێنین بڕوا بەخۆ بوون چۆنە ئەوەش دووبار مۆزۆیەکی دوودەژە پێناسی هەیە چۆن بڕوا بەخۆ بوون ئەو تاکەیا بچێنین بڕوا بەخۆ بوون ئەوە نییە تۆ زۆر ناسک و نەرم و بە ساقە و بە قوربان و ئێوە تۆ ئەم تاکەت کوشت ئەی هاوار ئەم تۆ ئەم تاکەت کوشت ئەزانی بڕوا بەخۆبوون ئەوەیە ئیتر مەسەن ئەو تاکە مناڵ بێ گەورە بێ جای وایە کەسێکی شدە 70 ساڵیش بڕای بەخۆی نییە ئایماڵین تاک ئیتر مناڵ تا گەوراگرێتەوە ئەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەعتماد نەکاتە سەر هیچ کەسێک دەوروبەر نەدایک نە باوک نەبرا نەخۆشی نە کۆمەلگا پێش هەموو شتێ ئەعتماد بکاتە سەر خوا دوایەوە جا سەر خۆی حەسەبێ ئیشوکارەکانی خۆی زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارەگەر بابەتێکیش هەبێ بڵێ بابەتی پەروەردەی ئاینی جاران لە مزگەوتەکانە پەروەردەیەکی جانەکرا دواتر بەداخەوە کۆمەڵێک بارەدۆخ هاتە پێشەوە لەژێر ناونیشان و یاخود درانە پاڵ پەروەردەی مزگەوت و لەژێر بانگراوندی ئاینیا بۆ ناشینیکردنی و پەروەردە عاریفانە جوانانی لە مزگەوتەکان ناکرا ئێستا تەنانەت ئەترسی لەوەی بڵیت با بڕۆینەوە بۆ پەروەردەی مزگەوت لەژێر ناونیشانی تیۆریست و تۆنڕۆ و کۆمەڵێک بابەتی تر ئەمە چه زەربەیەکی لە پەروەردەی ناو کۆمەڵگەی کوردی وەڵای من بەڵێم هەموو کۆمەلگایە هیچ کۆمەڵای ناگە بێدین بێت یعنی هیچ کۆمەلگای هەموو کۆمەلگایە بڕۆ کام کۆمەلگایە زۆر پێشکەوتووە کام کۆمەلگایە دواکەوتووە کۆمەلگای بێدین نییە ینی بێ کۆمەلگایەک دینی هەبێ ئەیا ئەو دینە ڕاستەیە ڕاستیە و قسەیەکی ترە گرنگە یە کۆمەلگای بێ دینی هەبێ ئێتر ئایا بتپەرستیە ئاسمان پەرستیە خواپەرستیە هەرچێکە بێ دینێکی هەبێ ینی سوالەکە لێیە ئەو دینە چەند ڕۆڵە بینێ لە پێشکەوتنی ئەو کۆمەلگایە ینی من نەک بڕواناکەم ینی گومانم لەوەیانە کە دینی ئێمە ینی ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە پەروەردەکردنی تاکی کوردی تاکی کۆمەلگای ئێمەیە بەڵام ئێستا ئەو ڕۆڵە کار بووتەوە ئەوەش دووبارە هەر بۆ پەروەردە ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگاکەمان ئەگەڕێتەوە ینی ئەبێ نەهێڕین ئەو لایەنە کاڵ بێتەوە چون بەجددی دین زۆر کاریگەری باشی هەیە لەسەر چاک تۆ ئەو دینە ئەگەر بەشێکی ڕاست بگەێنەرێ بە پێچوانەوە تاکێکی تیرۆریست بۆ دروست ناکات تاکێکی تونڕۆت بۆ دروست ناکات تاکێکت بۆ دروست ناکات کە پێ کۆمەلگاکەی خۆی تێک بدا تاکێکت بۆ دروست ناکات کە لە مەکتەبەکانە جگەرە و نازام چی و دای و ڤایپ و مایپ و ئەم شتانە بکێشێ کوواگە دین لەگەڵ ئەوەیە باشە باتین دین دەرکەین لە نەک لە مەکتەب هەر لە ناو کۆمەلگاشا دەریکەین دین و توێتی بۆ جگەرە پێشە کە تاوەکو دین لە منهەجی مەکتەبەکانە دەرکەی دین و توێتی بە تەلەڤەکان چۆ ڤایپ بکێشە چۆ نازام چی بکێشە نا هەمووی هەڵە تێگەیشتن و هەمووی سەقەت تێگەیشتنە یاخوا دەستە خۆش بێ دکتۆر شیرام سپاس دەکەین بابەتەکە زیاتر هەڵەگرێ بەڵام دەرفەتەکانی ئەمەشکەمە بۆ هیوایی تۆزێک بارودۆخی پەروەردە باش بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شیرام مستەفا ڕاهێنەری پەروەردەیی لەم تۆرەی لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێزیان